وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم، وإذا قيل انشزوا فانشزوا يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات، والله بما تعملون خبير. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. زۆر سپاس شما سید بورهان خی پەروەردگار پاداشتی بە خێری بداتەوە. دوعای میکال و جبریلە، ڕارانەوەی ئیسرافیلە، ناڵە و نەوای عیزرائیلە. یا ئەرحەم الراحمین. دوعای بوبەکر صدیقە، دعاء رفيقي طريقا، دعاء صديقي عتيقا. يا أرحم الراحمين. دعاء أميري أوابا، دعاء شهيد محرابا، دعاء عمر مختارا. يا أرحم الراحمين. دعاء كاتب قرآنا، دعاء شهيد إيمانا، دعاء عثمان عفانا. يا أرحم الراحمين. بەڕێزان وتەی بە خێراتن لەلایەن مامۆستا یوسف لەشی ئیدارەی مزگەوتی ئیمام حەمزە جەنابیان بابسەر. بە ناوی خودای گەورە و میهرەبان، درود و سڵاو لەسەر گیانی پێشەوامان، پەیامهێنەری خودای زەمین و ئاسمان، محەممەدی ڕابەر و سەروەرمان و لەسەر ئال و بەیتیشی بێت تا کۆتە زەمان. بە ناوی دەستەی کارگەڕی مزگەوتمانەوە، مزگەوتی ئیمامی حەمزە، بە خێرهاتنیەکی گەرمی بەرپرس و نوێنەری دا و دەستگا حکومی و حیزبەکان و هەروەها نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی گەرمیان و یەکێتی زانایانی ئاینی و مامۆستایانی مێزەرسکی بەڕێز و سەرۆک هۆز و عەشیرەت و کەسایەتی و پیاوماقوڵان و تەواوی موسڵمانانی ئامادەبوو دەکەین بۆ مەراسیمی پێدانی بڕوانامەی بەشداربوون بە فێرخوازانی زانستە شەرعیەکان کە لەلایەن مامۆستای پایەبەرزی مزگەوتەکەمانەوە مامۆستا تارق هەمەوەندی دەبەخشرێتە فێرخوازان، دەبەخشرێتە ئەو فێرخوازانەی کە زیاتر لە 2 ساڵە لە ناوچە جیاجیاکانی کوردستانەوە لە هەولێر و مەخمور و سلێمانی و کفری و کەلارەوە هاتوون و بەشداریان لەم خولەدا کردووە و کۆمەڵێک زانستی شەرعیان خوێندووە. جێگەی خۆیەتی ئاماژە بەوەش بکەین کە ئەمە یەکەم خول و دواخول نییە کە مزگەوتی ئیمامی حەمزە پێی هەستاوە و مامۆستایانی پایەبەرز خزمەتی فێرکردنیان پێشکەش بە فێرخوازان کردبێت. بەڵکو هەموو ڕۆژێک و بە درێژایی ساڵ وانەی فێرکردنی قورئانی پیرۆز و زانستی تەجوید و دروست خوێندنەوە و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە مزگەوتەکەمان دەوترێتەوە بە مۆڵەتی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی گەرمیان و لە ژێر چاودێری مامۆستای مزگەوتەکەمان پێشنوێژ و وتاربێژی مزگەوتەکەمان چاودێری ئەکرێت. ئەمە جگە لە خولی هاوینە بۆ منداڵە چاودێشەکان کە لە پاڵ فێرکردنی قورئانی پیرۆزدا بە چیرۆک و سەرگوزشتە و بەسەرهاتی پیاوچاکان تۆوی ئاکاری جوان و بەهای بەرزی کۆمەڵایەتی و کوردەواری لە مناڵاندا دەچێنین و
دەمانەوێت مزگەوت کەمەڵبەندی چاکە و چاکسازیە ڕۆڵی خۆی ببینێت لە پەروەردەدا و منداڵ و گەنجەکان دوور بخاتەوە لە شوێن و جێگە نەشیاوەکان. بۆ ئەوەی دایک و خوشک و هاوسەر و کشانمان ڕۆڵیان هەبێت لەو پەروەردەیەی خزمەت بە دین و ژینمان دەکات، مزگەوتی ئیمامی حەمزە بیری لەوەش کردەوە کە خوێندن و فێرکردنی قورئانی پیرۆز و زانستی شەرعی هەر بۆ کوڕان و پیاوان نەبێت. بە هیمەتی خێرخوازان و چاکەکاران لە 2 ساڵی ڕابردوودا هەستان بە بنیاتنان و دروستکردنی مزگەوتی تایبەت بە خوشکان و لە تەنیشتی مزگەوتی پیاواندا کە ئێستا لە خزمەتدایە. ئەو وانانەی کە کوڕان لێی سوودمەند بوون، خوشکان و کچەکانیشمان لە مزگەوتی ژناندا لێی سوودمەند دەبن. لە ڕێگەی مامۆستا ئافرەتەکان و لە ژێر چاودێری خات و جەمیلەی خێزانی مامۆستا و ئیمامی مزگەوتەکەماندا. مزگەوتی ئیمامی حەمزە بەبایەخەوە لە هەر خزمەتێک دەڕوانێت کە گونجاو بێت مزگەوت پێشکەشی خەڵک و مسلمانانی بکات. بۆ ئەمەش لە ڕێگەی خێرخوازێکەوە هەستا بە دابینکردنی ئۆتۆمبیلێکی تەرم گواستنەوە کە بە شێوەیەکی بەڕێز و شکۆوە مردووەکانمان بگوێزینەوە بۆ گۆڕستان. لەمەشدا مزگەوتمان پێشەنگە و مردوشۆری شایستە و مۆردێنیشمان هەیە و بە تەواوی خزمەت گوزارەکانەوە و دووستافی مردوشۆرزنمان هەیە لە پیاوان و خوشکان و خزمەتی بەرچاویان کردووە لەم بوارەدا. هەر لە چوارچێوەی کار و خزمەت گوزارەکانی مزگەوتماندا نهۆمی دووەمی مزگەوتمان نۆژەن کردەوە و شوێنی وانە و خولی هاوینە و هۆڵی محاضەرات و ژووری مانەوە و ئەعتیکاف و کۆگامان تیادا دروست کردووە و ئێستاش سەرقاڵی بیناکردنی شوێنی دەستنوێژ و تەوالیەتی پیاوانی کە لە ئاست پێویستی مزگەوتەکەماندا بێت و بۆ ئەمەش خێرخوازان بەگشتی و بەڕێز کاک شێخ ئەحمەد حەمەکەریم بە تایبەتی هاوکارێکی باشمان بوونە و یارمەتی مادیان پێشکەش بە مزگەوتەکەمان کردووە و پێزانینمان هەیە بۆ بەڕێزیان و بۆ تەواوی کارەکەش داوای هاوکاری زیاتریان لێ دەکەین. سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری و فەرمانگەی ئاو و سیانەی کارەبای ڕزگاریش لەو دامەزراوە حکومیانن کە هاوکار و یارمەتی دەری مزگەوتەکەمان بوون بە دابینکردنی زەوی مزگەوتی ژنان و ڕاکێشانی هێڵێکی ئاوی سەرەکی بۆ کاتی پێویست و کارەبای بەردەوام کە پێویستە سوپاسیان بکەین و دوعای خێریان بۆ دەکەین. لە کۆتاییدا جارێکی تر بە ناوی ستافی کارگەڕی مزگەوتی ئیمامی حەمزەوە بە خێرهاتی گەرمی یەک بە یەکتان دەکەین و بەشداریکردنتان لەم مەراسیمە پیرۆزەدا بەرز و گەورە دەنرخێنین و هەروەها پیرۆزبایی خۆشمان لە دەرچوانی خولەکە دەکەین و داواکارین لە خودای میهرەبان نیەتی هەمومان پاک بکاتەوە و هەر کارێک کە دەیکەین تەنها و تەنها بۆ خوا و لەبەرخوا بێت. ستافی کارگەڕی مزگەوتی ئیمامی حەمزە 16/3/1947 کۆچی بەرامبەر بە 29/8/2025 بوونی. زۆر سپاس بۆ مامۆستا یوسف فەشی ئیداری مزگەوت. پەیامێک لە جەرگەی گەرمیانەوە، لە لامکەی شۆڕش و کوردانەوە، لە مەنبەعی بەردەنوێژ و مزگەوت و خانەقاوە، لە گەرمیانەوە لە ناو جەرگەی گەرمیانەوە درود و سڵاو دەنێرین بۆ مەدینە، بۆ سەروەر و سەرداری ئەم دینە، درود و سڵاو لە دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕێزان، ئێستاش وتەیەک پێشکەش دەکرێت لەلایەن مامۆستا ئیدریس بەرپرسن بە مامۆستا ئیدریس سەرۆکی یەکێتی زانایان یاری کوردستان لقی گەرمیان جەنابیان بافەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم، والصلاة والسلام على خير من تعلم وعلم، بعثه الله معلما للناس ومربيا للقلوب، سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. بەڕێزان، ئامادەبوانی کۆڕ و مەجلیسی زانست و زانیاری و زانایان، السلام عليكم ورحمة الله وبركاته. هەمومان بەخێر هاتوین ئینشاء الله بۆ پیرۆزترین شوێن لەسەر ئەرزە کە یەکێکە لە ماڵەکانی خوا کە ئەم مزگەوتە پیرۆزەیە. بەخێر هاتین بۆ پیرۆزترین و گەورەترین کۆڕ و مەجلیسێک لەسەر زەویە کە ئەگێڕێ ئەویش کۆڕ و کۆبوونەوە و مەجلیسی بەخشینی بڕوانامەی زانستیە
بە پۆلێک فێرخوازی زانستە شەرعیەکان کە خوای پەروەردگار منەتی فێربوون و ئەمانەت و مەسئولیەتی تەبلیغ و گەیاندنی پێداوە. برای بەڕێز و خۆشەویستم جەنابی مامۆستا مەلا تاریق کە یەکێکە لەو پۆلە مامۆستا و زانا قەدرگرانانەی ئەم ئومەتە و بە تایبەتیش ئەم سنوور و ناوچەیە، ئەم پۆلەش ئەم کارەیش درێژە پێدەری ئەو کاروانە پیرۆزەیە کە کاروانی پێغەمبەران و ساڵحان و چاکە خوازانە هەتا گەیشتوەتە ئێرە. ئێمە مایەی شانازیمانە کە خوا لێمان وەرگرە و لێمان قبوڵکە و بە بێ منەتکردنیش بەسەر هیچ کەسێکە، چونکە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین و ئەگەر نەیکەین خۆمان بە تاوانبار ئەزانین لە ئاست ئەو بەرپرسیارەتیا کە خوا پێی بەخشیوین و ئێمە شانمان داوەتە ژێری وەکو زانایانی ئاینی. سوپاس بۆ خوا بە تایبەت ئەم کوردستانە خوای پەروەردگار هەمیشە ئاوەدان و دوور لە شەڕ و دوور لە ئاژاوە و دوور لە ناخۆشی بکە. ڕۆژانە مزگەوتە پیرۆزەکان زانایانی ئێمە منداڵەکانمان پێ ئەگەێنن فێری دینداری و ئیسلامەتی و ڕەوشتی جوان و چاکەیان دەکەن. شەو ڕۆژیان خستوۆتە سەر یەک زانایانی ئێوە لە غەمی ئەوەدان مناڵەکانتان سەرگەردان نەبن، لە غەمی ئەوەدان مناڵەکانتان سەر نەکێشن بۆ خراپەکاری مادەی هۆشبەر و مادە خراپەکان و کار و ڕەوشت و ڕفتارە ناشرینەکان. ڕۆژانە زانایانی ئێمە لە مزگەوتەکان، لە مەڵبەندەکانی پەروەردە و پێگەیاندن، لە نووسینگەکانی دەور و دەرس و فێرکردنی قورئان و زانستە شەرعیەکان، لە ڕێکخراوەکان کە پارێزەری ئێمن بە ئیزنی خوای گەورە و پارێزەری ئومەتی ئێمن لە شەڕ و خراپە، ڕۆژانە مامۆستایان سەرقاڵن ئەو کارە جوانانەوە، هیچ منەتێکیش بەسەر ئێوەدا ناکەن و دروشمیان ئەوەیە کە خوا ئەفەرمێ ئین ئوریدو ئیلا الئیصلاح وما تەوفیقی ئیلا بالله. تەنها ئیصلاح و چاکەکاری و بەختەوەری ئێوە و ئەم میلەتەیان ئەوێ. ئێمەی زانایان ئەلحەمدولیلا ڕۆژێک لە مزگەوتەکان خەریکی پەروەردە و پێگەیاندن و ئیصلاحی و پێگەیاندنی جیلێکی دیندار و چاک و خواپەرستی. ڕۆژێک لە ناو بازاڕەکان نەسیحەت و ئامۆژگاری خەڵکەکەین چاویان لە خەڵک بێ و بێویژدان نەبن. ڕۆژێک لە شوێنە کارگەڕی و شوێناری بەرپرس ئێمە ئەڕۆین نەسیحەت و ئامۆژگاری ئەکەین کە ئاگایان لە میلەت بێ و لە ئاستی بەرپرسیارەتیا بن. ڕۆژێک لە بەندیخانەکان ئێمە ئەڕۆین بەندیەکانمان وا لێ ئەکەین کە هاتنە دەرەوە کەسێکی سوودبەخشن و ئەمەل و هیوایان یا ئەڕێنین. ڕۆژێک لە زانکۆ ئێمە لە خەمی ئەو جیلە گەنج و نەوە جوانەداین، لە غەمی ئەوەداین مزگەوتیان بۆ دروستکەین لە زانکۆی گەرمیان و لە غەمی ئەوەداین بەشێک بە ناوی کۆلێژی ئاینەکان و زانستە ئیسلامیەکانەوە زانستە شەرعیەکانی یا بخوێنرێت. ئەوە فەزڵی خوایە بە زانایانی ئێمەی بەخشیوە، ئەوە فەزڵی خوایە زانایانی ئێمە لێرا ئەو کارە پیرۆزەیان ئەنجام داوە. ئەو وەکو چەمکێکی ئیسلامی با بڵێین، هەر یەکێک لەو زانایانە ئومەتێکن، هەر یەکێک لەو مامۆستایانە ئەمڕۆ کە بڕوانامە وەرەگرن ئومەتێکن،
يعني هۆکاری ئیسلاحی ئومەتێکن. ئەوە ئێمە پێیانەگەێنین و ئەیخەینە خزمەتی خێر و بەرەکەت و دنیا و دوا ڕۆژی میلەتەکەمانەوە. ئەوە ئێمەی زانایانی. سوپاس بۆ خوای گەورە. ڕووی دەم ئەکەمە ئەو مامۆستا بەڕێز و خۆشەویستانە، ئەو زانا ئەزیزە خوا پێداوانە کە ئەمڕۆ بڕوانامەی بەشداریکردن لە خوێندنی زانستە شەرعیەکان وەرەگرن. ئەو بڕوانامەیە تەنها وەرەقەیەک و شەهادەیەک نییە، ئەو بڕوانامەیە عەهدە، بەڵێنێکە بە خوای گەورە و بە خەڵک. ئەو بڕوانامەیە ئەمانەتە، خوای گەورە ئەمانەتێکە و پێی سپاردوون. ئەو بڕوانامەیە تەبلیغە، بیگەێنن بە خەڵکی و خەڵکمان کەن بۆ سەر ئەو ڕێگە خێر و بەرەکەت و ڕەحمەتە. ومێ دەکەم ئینشاء الله تکا ئەکەم لەو زانا بەڕێزانەی کە ئینشاء الله سبەینێ لە کاروانی زانایان و لەم کاروانە پڕشکۆی ڕێگە و ڕێبازی پێغەمبەران و چاکانان تا ئێستا هەڵگری دروشمی حکمت، ئامۆژگاری جوان، نەسیحەت بە زمانی گوڵ، بە زمانی شیرین، پەیامی جوانی ئیعتیدال و وەسەتیەت واتە میانڕەوی و نەرمونیانی پەیڕەو بکەن بە لەسەرخۆیی و بە زمانی شیرین بە نەرمونیانی، هەڵبەتە بە سابتی لەسەر منهج، هەڵبەتە بە سابتی لەسەر سنەت، بەڵام ئەدایەکی جوان بە هاوسەنگی و بە نەرمونیانی و بە لەفزی شیرین ئامۆژگاری بکەن. داواکارم لەخوای گەورە بەرەکەت بخاتە ئەم وڵاتە، ئاوەدانی بکە هەمیشە بیپارێزێ لە شەڕ و خراپە، کە ئێمە سوپاس بۆ خوا لە شوێنێکە کە شوێنی داپۆسینی میلەتی کورد، لە شوێنێکە کە شوێنی ناشرینکردنی بە هەوڵدان بۆ ناشرینکردنی ئاەتی قورئانی پیرۆز لە بەرچاوی ڕۆڵەی کورد، کە لە هەوڵی ئەوا بوو دین لە بەرچاوی ئەمنەوەی ئێمە ناشرین کا بڵێ هایتە من بە ناوی سوورەتێکی قورئانەوە قەتڵ و عامتانەکەم. سوپاس بۆ خوا ئێستا لەو شوێنەوە کە شوێنی کە سوکاری سەربەرزی بە ناحەق زیندە چاڵکراوانە، ئێستا لەیرە کارێکی پیرۆزی ئاوا ئەنجامەدرێ. ئەوە ئومێدمانەداتێ. سوپاس بۆ خوای گەورە ئێستا لە وڵاتی ئێمە ئازادانە بەبێ ترس بەبێ خەم، سوپاس بۆ هەموو دەستگا ئیداریەکان کە ئیدراکی ئەم واقعاکەن و ئیدراکی چاکی و باشی ئەم پەیامە پیرۆزە ئەکەن، لایەنە ئیداریەکان بەڕێزان بەرپرسانی پۆلیس و ئاسایش و ئەندامە بەڕێزەکانیان کە ئێمە بەبێ ترس کەسێک نییە بڵێ بۆ ئەمێننەوە لەیلا. ئەم دەورە 2 ساڵە لێرە ڕەنگە شەو تابیانی لێرا لە خزمەتی قورئان و حەدیث و شەرعا بوو بن، ڕۆژێک کەسێ نەهات ڕێگری بکە، ئەوە سوپاسی خوای گەرەکە، ئەوە نیعمەتی خوایە. پێویستە ئێمە شکری نیعمەتی خوا بکەین بۆی ئەو نیعمەتەمان لەدەست نەبێتەوە. داواکارم لەخوای تەعالا بەرەکەت بخاتە ئەمیش و کارەوە ئینشاءالله، و ئەو پۆلە زانا بەڕێزە ئینشاءالله کاتەمایی خەیر و بەرەکەت و ڕەحمەت بۆ هەموو لایەک. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ مامۆستا ئیدریس، سەرۆکی کێتی زانایانی ئاینی کوردستان لە گەرمیان. بەڕێزان من لەم بڕگە شێعر ناخوێنمەوە، کەسێک لێرا مەجلیسەکە ئەو پەرژێنەکە بە پارچە شێعر و پەخشانەکانی ئەویشیان بەڕێز بێستون ژاڵەیە جەنابیان باکسەر. بناوی پەروەردگاری بەسۆز و میهرەبان، سپاس بۆ خوا و سڵاوات لە دیداری نورینی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. مامۆستایانی عەزیز ئامادەبوانی بەڕێز، سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی خواتان لێبێت. لەپاڵ دەستخۆشیان لە یەکێک لە عەلەمێک لە ئەعلامی گەرمیان و کوردستان لە بواری منبەر و میحراب و زانستی شەرعیە کە مامۆستا مەلا تاڕق هەمەوەندیە بۆ ئەم چالاکیەوە دەستخۆشی لە اتحادی عولەما و مامۆستای ژاڵەیش بۆ وەستان لە پشتی چالاکیەکەوە خاترەیە کە بەدەم ڕێوە و لە کاتی دانیشتنیش لێرە نووسیومە، ینی بەتایبەت بۆ مەراسیمە نووسراوە و زۆر سادەیە و بە زمانی خۆمان نووسیومە خەمە خزمەتان. چی مەراسیمە ڕایگرن هیلاک بووین بەدەستانەوە،
مۆبایلەکانتان بێدەنکەن چی مەراسیمە ڕایگرن هیلاک بووین بەدەستانەوە مۆبایلەکان بێدەنکەن با هیچ پۆستێتر نەبینین هەر بە تەواوی هیلاک بووین کامیرەکان بکوژێننەوە با هەر تەنیا چرای مزگەوتی دێ بگڕێ کامیرەکان بکوژێننەوە با هەر تەنیا چرای مزگەوتی دێ بگڕێ بۆ لێفەقەیە کە ئیتر بوونە مامۆستا ئیجازەیان ئەدرێتێ کامیرەکان بکوژێننەوە با هەر تەنیا چرای مزگەوتی دێ بگڕێ بۆ لێفەقەیە کە ئیدی بوونە مامۆستاوە ئیجازەیان ئەدرێتێ ئەوە کامیرەی خواگڕێ ئەوە کامیرەی خواگڕێ و بە کواڵێتی ئاسمان دیمەنەکە تۆمارەکە ئەم میمۆریە ئاسمانیە چی لەسەر بێ هەتا قیامەت ئەمێنێ ئەوە کامیرەی خواگڕێ و بە کواڵێتی ئاسمان دیمەنەکە تۆمارەکە ئەم میمۆریە ئاسمانیە چی لەسەر بێ هەتا قیامەت ئەمێنێ چی بۆ خوا بێ ناکوژێتەوە ناسڕێتەوە ڕۆشنایی و نووری لێ نابڕێ چی فلیمی دنیاش هەیە دوا بڕاوە و ناگاتەجێ تاوێ هەناسە ڕاگرن تا دوا کەسی ئەم پۆ لە دڵ و مێزەر سپیە بڕوانامەکەی وەرەگرێ تاوێ هەناسە ڕاگرن تا دوا کەسی ئەم پۆ لە مێزەر دڵ و مێزەر سپیە بڕوانامەکەی وەرەگرێ چون ئاوەدانی ئەمانن چون کامەرانی ئەمانن چون شوورەی خێزان ئەمانن شکۆی نیشتیمان ئەمانن متمانە و ئەمان ئەمانن چ خۆشە قسە و مەجلیس بۆ ئەمان بێ چ خۆشە قسە و مەجلیس بۆ ئەمان بێ ئەمان بە پلەکاندا ڕۆیشتون و خوا خێری بۆ ویستون و بە بەرزاییەکانی ئیقڕاون ئەمان لەسەر ڕێی باوباپیرانن ئەمان جوانن چونکە خەریکی خۆیانن لە سەردەمێکدا کەس سوژن لە چاوی خۆیان نابینێ بۆ دەرزی لە چاوی خەڵکە ئاگەڕێ ئەمان جوانن چونکە خەریکی خۆیانن لە سەردەمێکا کەس سوژن لە چاوی خۆیان نابینێ بۆ دەرزی لە چاوی خەڵکە ئاگەڕێ ئەم ڕێ هەرە بێ ئاوەدان بێ با ڕۆحی شێخانی بیارە و مامۆستای مدەڕس ئارام بێ با مەولەوی ئارام بنوێ گیانی مەحویش با گوڵ بگرێ بێ خودی حەسانی کوردیش بچریکێنێ دڵ ناڕوات و لێرا بێ ڕۆحی عەزیز دێتە ئێرە و لەم کۆڕە لەگەڵمانە بێ ئیتر کۆڕمان لە فریشتاجمێ ئەم ئارامی و سکوونەتە لێرە نەبێ لەکوێ هەیە ئەم ئارامی و سکوونەتە لێرە نەبێ لەکوێ هەیە ئەمە لەکوێ دەسەکەوێ کە ڕۆشتن بە ڕێگایەکا بێ ئازیز و سەروەر دایهێنا بێ ئەو فەخری عالەمە ڕچە شکێن و ڕایهێنا بێ بۆنی هەناسەی ئەوی تیا بێ ڕۆشنایی لە حوجرەوە دێ چرا لە تاقی حوجرەدا دانرێ ئەم نورە نەبراوە بەم هەڵقەی دەرسی فەقێ و ئەلفبێتێ و حاسەرحێ و ڕێوبانەدا هاتووە شعر لێرەوە هاتووە جوانی لێرەوە هاتووە پێکۆشان لێرەوە هاتووە کوردایەتی و کۆڵەدان لێرەوە هاتووە شۆڕش و ڕاپەڕین و بەرخودان هەر لێرەوە هاتووە خوێنەواری و کرانەوە لێرەوە هاتووە کەوتنە سەرپێ و ژیانەوە لێرەوە هاتووە مێژووی کورد شێخ و مەلا و حوجرە و خانەقا و فەقێ و فوقەها و کتێب و کتەبای لێ دەرچێ هیچ شتێکی تیا نامێنێ شانازی بە جامانە و مێزەری سپیەوە کرێ هیچی تر بۆ شانازی و لەسەر سەرمانەوە نەبووە و نابێ بۆ دوێنێ و پێرێ بۆ ئەمڕۆ و سبەینێ دەبێ چرای حوجرە بگڕێ دەبێ مامۆستا سەرتۆپیەڵقەی مەجلیس بێ دەبێ فەقێ وەک هەمیشە بەشکۆوە لەسەر چۆک لە خزمەت یادانیشێ مەولەوی مەحوی وایان کرد نالی بەم ڕیا چووە سەرێ شێخ و پیران قازی و میران هەر هەمویان هەر لێرەوە کەوتنە ڕێ دەی فەقێکانی شەریعەت پیرۆستان بێ ڕێتان ڕۆشن و ئەم کاروانە بەردەوام بێ کوردەواری بەبێ مزگەوت نەبووە و نییە حوجرە وەڵقەی دەرسی شەرعی ئەبەدیە لێرە نەبێ بەرەکەت نییە ئێرە نەبێ مێزەری سپی نامێنێ ئێرە نەبێ خەڵک دینداری لەکوێ فێر بێ خەڵک ناڵی داتە دەستکێ لەم ڕۆژگارە سەختەدا لەناو ئەم گشت لەبەین بەر و فری و دەر و ڕۆی بزە و ڕێگرە حیابەرەدا دەبێ بڕۆینەوە مزگەوت هەر لەوێ ئارامی هەیە پاکی هەر لەو میحرابەیە پاکی هەر لەو میحرابەیە و پاکی هەر لەو مینبەرەیە و پاک بوونەوەش هەر لەوێیە و چاک بوونەوەش هەر لەوێیە هەرچی هەیە هیلاکیە مۆبایل ئیشەم سەرە و سەر گوناه و غلۆر بوونەوە لە ڕێدەرچوون کلۆر بوونەوە لە مزگەوت و لە میحراب و لە حوجرەدا لای مامۆستا ئەگەینەوە بە خۆمان و ئەکەوینەوە سەر ڕێگا ئیتر جگە لە ماڵی خوا هیچ کوێ نەما خەڵک بۆی بڕوا تا دڵنیایی هەڵمژێ و تا ئارامی هەستێ بکا وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه زۆر سوپاس بۆ مامۆستا دەستۆ ئینشاڵڵی بەڕێزان ئێستاش وتەی نوێنەری فێرخوازان مامۆستایان لەلایەن مامۆستا بۆگرەوە جەنابیان بابفەرمون. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك.
الحمد لله على نعمة الإسلام وفضلنا على العالمين بكلمة التوحيد. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وآله وصحبه وسلم تسليما مزيدا إلى يوم البعث والنشور. تواو تكرار سپاس من لبو خدای پروردگارم، او خدای که ئێستا لە سەرەوەی هەر هەفتە بەقەی ئاسمان چاوی لێمانە و دەمان بینی و سەیرمان دەکا. سوپاسی تەواومانە بۆ ئەو خدایەیە کەوا لەناو ئەو هەموو خەڵکە یەخلق الله ما یەشاء وەیەختار، ئێمەی هەڵبژار بەشدار بین لەو کۆڕ و لەو خولە 2 ساڵیە. سوپاسی خوای پەروەردگار دەکەین لەسەر ئەو هەدیە و ئەو خەڵاتەیە. زانایان ڕەحمەتی خوایان لێ بی دەفەرمێن ئەگەر هاتوو خوای پەروەردگار خێری لە بۆ کەسێک بوێ بەرەو ئەو خێرەی دەباتن تاوەکو زیاتر و زۆرتر بەبەر ڕەحمەتی خۆی بێخی و لە گوناح و تاوانەکانی ببووری و دەرەجە و پلە و پایەی بەرز بکاتەوە. لۆ یەک کۆڕەکی ئەوها پیرۆز و ممبارەک شایەنی مەدح و سەنایە کە پێغەمبەری خوا دەفەرمێتن صلی الله عليه وسلم: ما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده، وفي رواية: قوموا مغفورا لكم قد بدلت سيئاتكم حسنات. تەواوی سوپاسی خۆمان لە بۆ خوای پەروەردگارە کە بەشداری پێکردین لەو خولە 2 ساڵیە، و پاشان سوپاسی تایبەتیمان و ڕێزی تایبەتیمان لە بۆ شەیخ و مامۆستای بەرز و بەڕێز مامۆستا تارق حەسەن هەمەوەندیە کە 2 ساڵ هەوڵ و تێکۆشان و عارەقەڕشتنی لەگەڵمان کرد، شەو و ڕۆژ 2 ساڵ لەگەڵمان بەردەوام بوو. مەوعیدەکان 12 سعات، 12 دەرس، 14 دەرس، 16 دەرسمان تێدا دەخوێن. سوپاسی خۆمان لە بۆ مامۆستا بەڕێزەیە دەدەبڕین و ئەو پەڕی منەتمان پێ هەیە و هەتا قیامەت دوعای لە بۆ دەکەین و هەروەها پاش سوپاس و پێزانین دەستی ماچ دەکەین و داوامان لە خوای پەروەردگارە بەردەوامی و ئیستیقامە بە ئەو بدا و داوا دەکەین لەگەڵمان بەردەوام بی تاوەکو قیامەت لەو دەرس و لەو کۆڕە زانستی و علمیانەدا دامان نەبڕێنی. و دیسان تەواوی سوپاس و ڕێزمان هەیە لە بۆ ئەو برا بەڕێزانەی کەوا بەژەمە خواردنیش بەشداریان لەگەڵمان کردو و ئێمەیان سەرخست. لە کۆتاییشدا سوپاسم لە بۆ تێکڕای ئەو خەڵکە پیرۆز و ممبارەکەیە کە لەو مەجلیسە پیرۆز و ممبارەکە کە مەلایکەتانی تێدا بەشدارە، ئەوانیش هاتینە لە بۆ بەشداریکردن و بەشداریکردن لەو کۆڕەدا. سوپاستان دەکەین و یاخوا بەخێر بێن سەرچاو و جەزاکم الله خەیرە و بارەک الله فیکم. والسلام علیکم ورحمة الله وبرکاته. زۆر سپاس بۆ مامۆستا ڕێگێر نوێنەری مامۆستاوێن و پێخوازان. ئەی بیبلەی چاوەکانم ڕێگەم بدە چەند چرکەیەک لەم ئاهەنگا ئەم پەیامەت ئاراستەکەم، زام و ناسۆری ئومەت لەم پەیامە بچووکەدا ڕاشکاوانە پێشکەش بکەم. ئەی ڕێبەرم مسلمانانی ئەو سەردەما لەم کونجی ئەم ژینە وەک مناڵێکی یەتی وەک مناڵێکی هەتی و بێداد و باب و بێکەس و لێهاتوو، کەسێ نییە دەستی بە سۆزی جارێکیش بەسەر سەرماندا بێنێ، تەنها بۆ تاکە چرکەیەک فرمێسکی چاوانمان بسڕێ و دڵی تەنگمان بڕەوێنێ. ئەی خۆشەویستم بەڕێزم سەیرم دێ ئالم لەو دنیایە، نەڕەش نەسوور نەدۆستێکی نزیک و دوور، نەمافی مرۆڤ دوور لە نور، کەس بەزەیی پێمان نایە چونکە دڵ و دەرونی ئێمە تەنها عاشقی ڕێگەی پاک و بێگەردەکەی دینی خوایە. بەڕێزانم ئێستایش وتەی مامۆستا تارق هەمەوەندی پێشنێژ و تاخوێنی مزگەوتی ئیمامی حەمزە جەنابیان دابفەرمێن. بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و ثنا و سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر ڕەسوولی خۆشەویستمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان هەر کۆتا زەمان. برایانی ئازیز، خوشکانی بەڕێز، من زۆر شەرمەندەم کەوا نەمتوانی پێشوازی بەدانە بەدانەتان بکەم و دەستان بگۆشم بەڕاستی. نازانم بڵێم چی، لێرەشۆ ناتوانم دانە دانە بە خێرهاتنتان بکەم. زۆر زۆر سوپاستانەکەم، سوپاسی ئامادەبوونتانەکەم، بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە لە دوورەوە هاتوون بۆ ڕزگاری، خوای گەورە بخاتن ناوجوانەکانی خۆی پاداشتی خێریان بداتەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ:
بپیغمبری مزن برسول أكرم صلى الله عليه وسلم أفرمي وقل ربي زدني علما بپیغمبر أفرمي أي پیغمبری خوا بردوام دعوا بك وقل پروردگار زانستم زیاد کن بپیغمبر أفرمي صلى الله عليه وسلم لحديث هاتوا رسول الله صلى الله عليه وسلم أفرمي علماء ورثي پیغمبران میرات بری پیغمبرانی خوا دینار و درهمیان بجینه یلاوه پیغمبرانی خوا علمیان بجێ یلاوه کێ لە علمی پیغمبری خوا صلی الله عليه وسلم زیاتری برد بێ ئەوە میراتی پیغمبری خوای زیاتر بەرکەوتووە فێربوونی زانستی شەرعی وەکو پیغمبر ئەفەرمێ واجبە لەسەر هەموو مسلمانێک و ئەو کەسانەشی کە فێرخوازن و بەدوای زانستی شەرعیە ئەگەڕێن رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەموو شتێک داوای لێبوردنیان بۆ ئەکات لە لای خوای پەروەردگار تەنانەت ماسیەکانی ناو دەریاش مەلائیکەکانی خوا کاتی ئەیان بینن بە ڕێگای علمەوە دێن و ئەڕۆن لە باڵەفڕی ئەکەون ڕێز و احترام بۆ ئەو کار و پیشە گەورەی کە ئەمان هەڵیان گرتووە رسول الله أفرمي صلى الله عليه وسلم من يريد الله به خيرا يفقهه في الدين وآي تعالى شاكي بهر كسي بوي شارزاي أكال الدين إخوة براسي إما أجر خواي تعالى بشايستمان بزاني هالقري بيامي بيغمراني وهو دين أو ميراتي بيغمران بقدري تواناو أويل طاقمانا بخلقا ببخشينوا ئیتر هەر کەسێک زووتر بێتە پێشەوە هیمەتێکی زیاتر بکە ئینشاء الله زیاتری بەرەکەوێ من زۆر جار لە مامۆساکانمەوە بیستومە لە مامۆساکانمەوە زۆر جار بیستومە ئەم قسەیانە کردووە فەرموویانە ئەم ئیجازەیەی کە ئەیدەین بە ئێوە ئەمە تەنها کلیلی دەرگای علمە بۆ ئەوەی دەرگای علم بکەنەوە و ئیتر بڕۆن بخوێنن بڕۆن هەوڵ بدەن کۆشش بکەن یعنی ئەمە هەموو علم نییە ئێستا ئەم مامۆسا بەڕێزانە کە پێشووتر هەیانم ئەم مامۆسایانە کە لەیرەن ئێستا هەیانە لە 87ەوە کە نازانم چەند ساڵەکە نزیکەی 40 دانە ساڵە لەگەڵ منایە لە 87ەوە هەشیانە 25 ساڵ هەشیانە 20 ساڵ هەشیانە ئیتر بێت حتا ئەگاتە هەیانە 2 ساڵ لە خزمەتی یەکا بووین و بە یەکەوە بووین يعني معناي وايا حتى ها ام اجازه نيه يتر تواو بلكو لدواي ام اجازه يتر كوشش دسي فيكاو هول اويك علم كوكيتوا جاء ام زور جرينجر ابي بيزانين عبد الله كوري مبارك سيكي زور جواني هي ما مصاب الرزقان ما مصاني خوشويز افرمي لا يزال المرء عالما ما طلب العلم فاذا ظن انه عالم فقد جهل أو جهل أفرمي بردوام إنسان عالمة حتى هول بدابو علم هر كاتي واي زاني بوتا عالم أو بزانا إيتر نفامه جاهلة بويا هرگيز أو هرگيز نئي مخو من وازانين بيروي تواو بخو من يسمن تقوم حاليا تشل دانا صالة بدواي علم أقرم تشل صال ريب تمنم چوارده ساڵان بووە من ئەم پیشەیە پێشتریش بۆ من لە 79 ئێمە خوای پەروەردگار پلەی شەهادەتی پێ ببەخشێ مامۆستا سەکرانی کفری لە 79 دەرسی ئێمەی داوەتەوە لە 79 بەڵام وەکو ڕێگای علم بەم شێوازە کە هەیە و فەقیهەتی خوێندن 40 ساڵە ئێمە خەریکین بەڵام من وازانم هێشتا هیچ نازانین بەڕاستی کاتی بەحری علم ئەبینی وازان هیچ نازانین بۆیە من نصيحته وصيتم هي بو هر برايه كأمر رجايا بيروز اجري تبر نابي بلي تواو جيش مكوتاي كوتاي نيه اما بحريك بيبنى كوتاي نيه امام نووي رحمه اخوي لي بيخوي اجريته طبعا امام نووي حزا كان بزانن لا تشلو بيام صلاه امام نووي وفاتي كردوا تشلو بيام تشلو شاش يعني امام نووي حزا كان بزانن كي هبو معلومات عن خاوني 40 نووي ورياض الصالحين واذكاره خاوني كتابي لك إمام نووي من لمصر بوم لأزهر لخزمتي زانا قوركاني إسلام لسعودية لأردن لخزمتي أو ما مصاينا بوم
هەموویان واللهی گوێم لێ بووە لە شێخ بن باز کە کابرایەکی حەمبەلیە و زانایەکی حەمبەلیە، گوێم لێ بووە لە شێخ ئەحمەد الطەیب کە ئێستا شێخی ئەزهەرە، گوێم لێ بووە لە دکتۆر سەمیر مراد شەوابکە کە یەکێکە لە عولەما گەورەکانی ئوردن، گوێم لیان بۆ هەر هەمویان کاتێ پرسیاریان لێ کراوە لەلایەن کەسێکەوە کە پێی بوو پیان و تۆ چی کتێبە باشە بیخوێنمەوە فەرموویەتی ڕیاض الصالحینی ئیمامی نەوەوی، ئەربعین نەوەوی ئیمامی نەوەوی، کتێبەکانی ئیمامی نەوەوی على العموم یعنی لە سەرەتاکانە. ئەم پیاوە تەمەنێکی کەمی بووە بەڵام تەماشاکەم چیە فەرمێت، ئەفەرمێت دوو دانە ساڵ کامل، طبعا هەموو ژیانی هەوڵدان بووە، بەس ئەڵێ 2 ساڵ لە بیرمەتێ 2 ساڵ چاوم نەچۆتە خەو، 2 ساڵ هەر کاتێ ماندوو بوایم بۆ ئەوەی بخەوتایم ئەڵێ خۆم ئاواشان مەداوەقی کتێبەکان و تۆزە چاومە چوە خەو جۆجا وەسیامەوە. بیری لێ بکەنەوە بەڕێزان، ئەبەم شێوە علم گەیشتۆتە لای ئێمە. علەماکانی ئیسلام ئاوا هەوریان داوە ئەنجا واش بێئومێد نەبن. ئێستا هەندێک لەوە چیان دێبرای گەورەمان هەبێ لەیرە تەمەنیان گەورە بێ بڵێن ئیتر تازە ئێمە تازە پیا ناگەین علم بخوێنین. براینە پیا وا هەبووە هیچ خوێنەواری نەبووە، عمری 70 ساڵ بووە، دەستی کردوتە قورئان خوێندن، الحەمدولله کاتێ وەفاتی کرد خاوەنی 10 جزء قورئان حفظی 10 جزء قورئانی بۆ ئەوجا وەفاتی کرد. خوێنەواری نەبووە دەنێک لە 70 ساڵە. ئەوە حەزەکەم بۆ معلومات بزانن. زۆرێک لە مامۆساکانمان لە عولەما گەورەکانمان هەندێکی ناوە تێرم بۆتان، صالح بن كيسان تابعي بووە لەبەی ئیبن ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و ئەمانە. عەلی لێ دەرکە، عەلی عمری 8 ساڵ بووە وەزای خوای لێ بێ. زۆربەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم گەورە بوون و لە خزمەتی پێغەمبەرە دەستیان کردووە بە عیلم و ئەو پیاوە گەورانە دەرچوون. لە دوای ئەوان صالح بن كيسان عمری 70 ساڵ بۆ دەستی کردووە طەلەبی عیلم. زری بن حبەیش عمري 6 ساڵ بۆ دەستی کردووەتە طەلەبی عیلم، لە ئیبن عەباس علمی وەرگردووە، لە ئوبەی کوڕی کەعب علمی وەرگردووە. پیاوێک هەبوو لە ئەزهەر ناوی خالدی ئەزهەری بوو. ئەم پیاوە ئیشی چی بوو لە ناو مزگەوتی ئەزهەرە، لە جامعی ئەزهەر، مزگەوتی ئەزهەر نەک جامعە، جامع. طبعا من لە جامعی ئەزهەرا بووم، هەر مزگەوتێکە بەس چەند ئەوەنەی ئەم مزگەوتەی ئێمە گەورەیە. ئەو لەو مزگەوتەیە بووە، ئیشی چی بووە، خوێنەواری نەبووە، بەس زەیتی کردوتە نەوتی کردوتە ناو چرای، ئەو کاتە کارەبا نەبووە، چرای مزگەوت. ئەم پیاوە ڕۆژێکان لە کاتی تێکردنی نەوتە پانەتە پێی یا تۆزێ نەوت ئەرشێنێتە سەر، ئەو کاتە زەید بووە، ئەرشێنێتە سەر یەکێک لەو فەقیانە کە لە ناو مزگەوتە خوێنن تازە ئەخوێنن، فەقیەکەی ئەدەبی نەبووە، یەکسەر وتێتی ئەی جاهیل، هەی نەفام، ئەوە چیت کرد، هەی نەفام، یعنی مناڵێک بۆ نەیزانیە. ئەوێ ئەوە وای پێ کردم. لەو ڕۆژەوە ئیتر دەستم کرد بە علم خوێندن، تەمەنم 36 ساڵ بوو. ئەڵێ جا ئەم پیاوە ئەم خالدی ئەزهەریەکێکە لە عولەما گەورەکانی ئەزهەر لە دوای لە 36 ساڵان و دەستی کردوتە. هەر لەبەر ئەوەی مناڵێ وای پێ وتی هەی جاهیل، وتی جاهیل، دەستی کرد بە علم وەبوو بە ئەو پیاوە گەورە. ئیمامی ترمذی، ئیمامی ئیبن حەزم، ئیمامی قەفال، ئیمامی کیسائی، یەکێک لەو قیراءاتە 10 کە ئێمە بە تەلەبەکانمان ئەیدەینەوە، قیراءاتی 10. ئیسا ئەو قورئانەوە ئێمە ئەیخوێنین، ئەوەی کا لەبەردەستانە قیراءی ئیمامی حەفسە. ئیمامی حەفس لە عاصمە وەریگرتووە، ڕیوایەی حەفس لە عاصم. ئیمامی عاصم دوو ڕیوایەتی هەیە، شعبە و حەفس. یەکێکیش لەوانەی کە قیراءەتی هەیە ئیمامی کیسائیە. اینجا کیسائی عالمێکی گەورەی زمانی عەرەبیە، نەحو. ئەم پیاوە لە تەمەنی گەورەیە دەستی پێ کردووە. ئیمامی ئیبن عەساکر، ئیمامی ئیبن الجەوزی عمری لە 90 ساڵان و دەستی کردووەتە قیراءات، علمی قیراءات. شێخ مقبلی یەمەن کە کابرایەکی عالمێکی گەورەیە، محەممەد بن عەبدولمەقسوود یەکێک بوو لە عولەما گەورەکانی مصر، ئیسش ماوە تەمەنی. و زۆرێک لە عولەماکانمان، زۆرێک لە عولەماکانمان، هەتا یەک نمونەی ترتان بۆ باسەکەم، گشتان لەوانەیە ناوی ئیمامی ئەبوو حەنیفەتان بیست بێت. طبعا ئیمامی ئەبوو حەنیفە پێویست ناکە تعریفی بکەیت، چونکە یەکەم ئیمامی مەذهبەکانە، 4 مەذهبمانەوە کە ئەهلی سونە، یەکەمیان ئیمامی ئەبوو حەنیفەیە. ئیمامی ئەبوو حەنیفە ئەسڵەن سەحابەی پێغەمبەری بینیوە، چونکە لە ساڵی 7 لەدایک بووە، آخر سەحابە لە ساڵی 98 لەدایک وەفاتی کردووە، یان درەنگتریش هەنێکیان گەیشتوتە 100 وابزانم، وابزانێکیان 100 تێپەڕ کردووە، 100 کۆچی. ئەم ئیمامی ئەبوو حەنیفە بەڕێزان تەلەبەیەکی هەبوو کە مهمترین تەلەبەیەتی، مامۆسایان کە هەموویان ئەزان ئیسە من باسکیەکە، کە پێی وتراوە ئەبوو یوسف، مهمترین تەلەبەی ئیمامی ئەبوو حەنیفەیە، مهمترین تەلەبە. تەسەوورەکەن ئیمامی ئەبوو یوسف یەکێک بوو، هەتا ئیمامی ئەبوو حەنیفە ئەڵێ، طبعا ئەڵێ یوسف تو زۆر کابرایەکی بێمێش بووی، حەرچیمە کرد و فێرە نابووی، فێر نابووی، یعنی مێشتی وەری نەوت. بەڵام ئەڵێ ئەمەنە دووبارەم ئەکردەوە، ئەمەنە دووبارەم ئەکردەوە. ئەبوو یوسف بوو بە قازی هارون الڕەشید لە زمانی خۆیان،
يعني ابو يوسف يا كم طلبه ابو حنيفه اتيب كان برزا كوابو من امر راى جنب همو خش برايه كاسل الى دانشتون باميتنا من دس كان بوربتني علم يكتب باش كي كم يشد وربت مهم تو كو كروي ميراثي في غمر إخوائي صلى الله عليه وسلم وأمر علمي شلحمو كاتب آسان ترى أمر علم موسعيلي زور آسانة زور إسائي ما أمر أنا زور بي جار يعني بأونلاين درس معنا فينا مثلا عندي جار يعني يا مثلا اشتغل من تسجيل كرد بون من هيك اگر غايب واي ابو عمره بشويه بو صعيب شويه نخوش واي تسجيل معنا كرد بوي معنا لا علم امر زور آسانة جاران امن ومشي ونبو جاران ابي شار ولاتان بدر يعني إمام بخاري شانزة مصال قرا وأمشار تاتوانتي صحيح بخاري كوكاتو جاء برا وبرزان من وكو نصيحتك وكو آموش داريك بو أمبرا برزانة ألم همتان بيت لإسا ودواء إيتر إيوة درقاء علم أتوانن بكنو برنا نشوره همت بكنو حتى أو الرجي حديثك معناه حديثك طبعا وكو السند صحيح نية اطلب العلم من المهدي إلى اللحد والله أم حديثا معناه كي تواوا يعني حرلا سرتاي لدايب وانتوا علم ورقنا حتى أخيت أرويتنا الهاكر حديثة كتير يعني رواية كتير من هي الله علم ورقنا ولو إلا الصين يعني أمر روايات عندي لعلماء يعني ما بس أوبوك أجرتو علمك نهبو للصين بو تو بيويسك بيبقى بالرأي بيوريني وأمش بيويسك إما كوشيش يزور بكين براء الزكام من دس كوشيلا یەکێتی زانایانی ئیسلامی کوردستانەکەم بە تایبەتی لە قیگەرمیان کە پاڵپشتێکی تەواوە بۆ کارەکانی ئێمە من لەو ڕۆژەوە لەگەڵ ئەم برا بەڕێزانە پێش مامۆستا مەلا حەمۆمین یا ڕەبی خوای تەعالا ئێستا ئێمە باسیەکەین و دوعای خێری بۆکەن ئینشاءڵڵا شوێنی فردەوسی ئەعلا بێ هەر پاڵپشتمان بووە و ئێستاش کە مامۆستا مەلا ئیدریس لە شوێنەکەی بەڕێزیانە و بەرپرسی سەرۆکی لە قیگەرمیانە بەڕاستی هەر پاڵپشتێکی تەواو تەواوی کارەکانی ئێمەیە ئێمە زۆر دەستخۆشیان لێکەین و هەروەها سوپاسی مامۆستا بێسونژاڵەیی ئەکەین بەڕاستی هەژاندینی بەو پەخشانەی کە بۆمانی ئامادە کردبوو بەڕاستی دڵمانی خۆش کرد بەڕاستی گەڕانمانەوەی بۆ ئەو حەقیقەتەی کە پێویستە هەمومان بێگری یعنی لەسەری بین خوای تەعالا پاداشتی گشتان باتەوە هەنگاو بە هەنگاو کە ناتانە خوای تەعالا بۆتانی بنووسێ بە خێر و چاکە ئەم مەجلیسە خوای تەعالا بیکاتە مەجلیسی غفران وەکو مامۆستا هۆگر وتی ئینشاءڵڵا ئەو مەجلیسەیە کە مەلایکە دەوری داوە و ئەبێتە مایە ئەوەی کەوا خوای تەعالا لێبوردەیی خۆی بڕشێنە بەسەرمانە والسلام عليكم ورحمة الله وبركاته. أي بيغمبر أمره لبر شكر زينا وخوي مسلمانان دا لبر دا بربوني سرجم آين پروران دا سرجم آين پروران دا دستي كفر بتفرستي عاشقاني خوارو خيچي دشي راستي وكو سردمين فامي دخلاتيان ورقرتوا چنگي كلاويان دخات ولاتي إسلام دا قرتوا بيغمبر دل صوزكم أي بيغمبر دل صوزكم خوز يبو جاري لجاران سيري حالي قري إسلامت كردايا تواجيان وگزرانيان لچجان ودردك دايا جولكو علماني وفلا قيمانيان واشو كردوا تنهي الراستي خوازان هلقراني قيامي خوا ورتل دنيان دربشي چنك اوان باش دزانن قر لخير ودور لشرا او كسي هلقري براستي برقا وبرنامي توي بخرا فرزان استايش خلاطي ريز لينان ريز الفاظ للخشريتا مام خطارق خمولي للايني كتيسان اياني ايني لقي جرميانوا وريز مام صا إدريس جنابي انباك فرمي استايش دسكين بدابش كدني بروانامات يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان
ريحان يا دائم الترتيل للذكر والتنزيل، بشراك يوم رحيل ستفوز بالغفران يا قارئ الآيات في الجمع والخلوات، تزهو بك السماوات وتنتشي الأكوان يا حامل القرآن.